ئەزانن ئەو سیستەمەی کە لە جیهاندا هەیە سیستەمێکی هەڕەمیە لەوانەیە زۆربەت نەزان سیستەمی هەڕەمی چییە بەڵام ئەوانەی کە قسەیان بۆ کەم حتمما شارەزایەکیان هەیە بۆی کە سیستەمی هەڕەوی سیستەمی باڵباڵێن دروستکردنی هەڕەم یەک لە دوای خۆتە با بڵێن باڵباڵێن دروستە بێت ئیتر ینی هەڕەم تۆ با بڵێن ئەگەر من سەر بە بانکێک دا بمەزرێنم هەوڵ ئەدەم ئەبێ من سەر بە بانکێکی سەرە خۆتتر بم ئەوەی سەر من ئەبێ سەر بانکێکی تر بێت ئەوەی تر بە بانکێکتر ئەم بانکانە لق و پۆپ دروستەکەن لە نێو کۆمەڵگادا منش ئەبێت لق و پۆپ دروستکەم و خەڵکانێک بین من نێو بانکەکەی خۆمەوە قەرزیان پێ بدەم و ئەو خان و ئەو سیارە و ئەو معاملە و ئەو شەریکە و ئەو فڵان و فیسارانە هەموو لە ژێرباڵی منە ئیشەکەن کە قازانجی ئەوانش بۆ من دێ بەهۆی ڕیباکەوە و ڕیباکێنش قازانجی هەبی بۆکەی سەر خۆم ئەوەی سەر خۆم بە هەمان شێوە هەیبێت کەواتە ئەم سیستەمە جیهانێکە ئێستا لە ئارادایە سیستەمێکی هەڕەمیە کە ئینشاءڵڵا هەمووتان بۆ باسەکەم کە چۆن دامەزراوە سیستەمی هەڕەمیش بەڕاستی خۆشەویستان پێتان بڵێم من ئەوەندەی کە بیری لێکەم و ئەڵێم ئەم سیستەمە هەڕەمیە ئیشی نابێ ئیشی مرۆڤ بێت بۆ چووکە ئەوەندە وردەکاری تێدایە ئەوەندە شتێکی شەیطانی ئەلم ئیلا ئەبێ شەیطانێک فێری مرۆڤەکانی کردبێت کە سیستەمێکی هەڕەمیدا بمەزرێنن بۆ ئەوەی کە یەکتر دەستەمەوە بکەن هەرچەندە سیستەمی هەڕەمی بە سیستەمی پۆنزیش مەشهورە کە کابرا پۆنزی کابراکی ئیتاڵی بوو لە ئەمریکا ژیاوە مێژووکەی باز ناکەین بەڵام ئەم کابرایە سیستەمی پۆنزی دامەزران بە سیستەمی پۆنزیش مەشهورە بەڵام سیستەمەکە هەڕەمیکار هەبووە لە پێشتریشدا بۆش هەڕەمەکانیش لە سەردەمی فیرعونەکانە هەمان با بڵێن ئەو نیشانێکە هەیەی هەمان سیستەمە و هەمان سمبولی بۆ دروست کراوە کە سیستەمەکان ئەبێ هەڕەمی بن ئەم سیستەمەی بۆ منە کوێنێتە ئەوەی کە شارەزای کوێنێتە بینی سیستەمێکی هەڕەمیە بۆیشە حەڕامە بۆش کە لێ کۆتەوە بینی چۆن خەڵکی چەواشاکەن و چۆن لەسەر خەڵکانی خوارە خۆیان ئەمانەی سەرەوەی لووتکەکە قازانجەکەن لە ئیفلاسبوونی ئەو خەڵکانە پارەی ئەوان دێتە جیرفانی ئەوانەوە یانی سیستەمی هەڕەمی چەند بیری لێکەیتەوە سیستەمێکی بەڕاستی دەجالانەی شەیطانانەی زۆ زیرەکە زۆ وردەکاری ئینسان زۆر شارەزانەبی تێواگلێت تێ ئەکەوێت بۆ چونکە شتی جوانی لەگەڵدایە و ئەوەی کە لە سەرلووتکەکەی پارێکی خەیاڵی قازانجەکە بەبێ مادیبوون و هەوڵ و کۆششی خۆی تەنها ئەوانەی خوار و ئیشی بۆکەن ئەوەی خوار بۆ ئەوان ئیشەکەن وەڵحاصل بەو شێوەیە خوارێ حتى ئەو سیستەمێک کە لە دوای شۆڕشی فەڕەنساوە هەڵگیرساوە 1789 سیستەمێکی هەڕەمی هاتۆتە ئاراوە وردە لە ناپلیۆنەوە تا ئەگاتە دوایکە ئەوروپا دوای ئەمریکا ئەوانە بەریتانیا وردە هەوڵیان داوە خەڵکی یاخود بە خەڵکنە ئەوانەکو حکومت بێن نەژێر ڕکێفی ئەم سیستەمە بانکیەوە بۆی کە بتوانن ئەوانیش بابن هەر بانکێ لە وڵاتێکە خەڵکەکە دەستەمەوە بکاتن و بێن نەژێر ڕکێفی خۆیانەوە بە حکومەت و بە پەرلەمان و بە سەرمادار و بە تاک و بە کۆمەڵگە هەر هەمویان بکەون نەژێر ڕکێفی ئەو بانکە مرکزی کە لە وڵاتەکە دامەزراوە بۆشە بێئاگایی خەڵکان ئەجاگە کە باسم کرد کە مامۆستایەکی ئاینی بێ بانخوازێک بێت لیژنەی فتووا بێ ئاگا لە سیستەمی ئابووری جیهانی سیستەمی دارایی جیهانی و سیاسەتی ئابووری جیهانی فتوایەک ئەدەن کە بەڕاستی بە تەواوی ڕێخۆشکەرە بۆ داگیرکردنی گەلان کە واشی لاتووە ئێستا کە بەهۆی باڵادەستی ئەم سیستەمە ئەم خاوەن بانکانە وایان لێ کردووە کە نەک هەتا بەدڕەوشتی و خراپەکاریان بە خەڵک ئەنۆشن وای لاتووە هاوڕەگەزبازیشیان بڵاو کردوێتەوە چونکە تێڕە ئەبینین لە شاگردەکانیان کە ئەمەشیان لە داهاتوودا بۆ دابین بکەن و بۆی کە ئەم فەسادەش بڵاو بێتەوە بۆ تێکچوونی خێزان و تاک و کۆمەڵگا کەواتە تۆ وات لێبێت کە لەو ساڵانەی کە وای لە هاتووە لەو پار و ئەم ساڵ وای لاتەوە زۆرترین وشە کە بەکار هات بێ وشەی هاوڕەگەزبازیە بۆ چونکە ئەوەندەیان پەرە پێداوە لە هەموو جیهانە بۆ لە هەموو جیهان لە هەموو جیهان لە هەموو وڵاتەکان بانکێکی مرکزی ئەو وڵاتە سەر بەوان هەیە کە ئەویش ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر پەروەردە و تاک و کۆمەڵگایە کە واکات کە لە ڕێگەی ئیعلامەکانیانەوە لە ڕێگەی شاگردەکانیانەوە لە ڕێگەی حکومەتەکان و شاگردەکانی خۆیانەوە لە نێو حیزب و لایەنەکانەوە واکەن کە پەرە بەو شتە بدەن کە خۆیان ئەیانەوێت کەواتە ئێستا کە ئەوەندە باڵەدەستبوونە ئەیانەوێت زیاتریش باڵەدەستبن بەس بەهۆی چیەوە بتەنها بەهۆی قەرزدان کە چۆن بتوانن خەڵک دەستەمەوە بکەن ئەم قەرزەش لەوانەیە وا بزان ئەوانەی کە فتوایان داوە جارێ کێشەکە لە چێدایە کێشەکە لەوانە کە خەڵکانێک فتوایان داوە بۆی کە ئەم خەڵکە داماوە تووشی ئەم دەردەسەریە بن بەبێ ئاگایی فتوادەرەکان
يعني فتوى دركان ئاگاداری نەبوو بە وەزایگەرنا چۆن فتوایکی وا هەڵا ئەدەن کە قەبر و قیامەت و دنیای خۆشیان وێرانەکەن ئیکە و مەڵگاش ئەمە سەربار و بنبارەکەیە.